پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. دنیا پڕ لە نهێنی دەمێنێتەوە کە مرۆڤەکان هەمیشە هەوڵ بۆ دۆزینەوەی دەدەن. جیهان و گردون هەمیشە چەندین نهێنی هەیە کە مرۆڤ هەرچەند هەوڵی بۆ بدات تەنها بەشێکی بچووکی لێ دەدۆزێتەوە. ئەمڕۆ ئەو دۆزینەوانەتان پیشان دەدەین کە مرۆڤ لەم ساڵانی دواییدا دۆزیوێتەوە. بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. کۆنترین هەڕەمی میسر، هەڕەمی زۆزەر یاخود هەڕەمی سەقارە، شوێنێکی شوێنەوارناسیە لە نکرۆپۆلی سەقارە لە باکووری ڕۆژئاوای شاری کۆنی منفیز لە میسر. لە ماوەی سەدەی 7ەم و 20ەمی پێش زاین بۆ ناشنی فیرعەون زۆزەر دروست کراوە لەلایەن وەزیرەکەیەوە دروست کراوە بە ناوی ئیمهۆپتێپ. یەکەم هەڕەمی میسری پێک هاتبوو لە 6 تەڕاس کە لەسەر یەکتر دروست کرابوون، شتێک کە نوێنەرایەتی پێشکەوتنێکی گەورەی دەکرد کە لە دیزایانی گۆڕەکان لەو سەردەمەدا بەکار هاتبوو کە بە یەک تەڕاس تێر بوو. هەڕەمی زۆزەر بەرزێکی 62 مەتر دەبێت، بنکەکەی 125 مەتر درێژە و 109 مەتریش پانە، بە بەردی لیموی سپی پۆلیش کرا و داپۆشرا بوو. هەڕەمی زۆزەر بە یەکەم پێکهاتی بەردی ئەو سەردەما دادەنرێت، هەرچەندە پێدەچێت ئەو حەوشەی کە بە پردی دایرەکتەر ناسراوە پێش دروستکردنی هەڕەمەکە بوو بێت. بەڵام هەڕەمەکە بەهۆی بوومەلەرزەیەکەوە کاریگەری لەسەر دروست بوو کە لە ساڵی 1992 ڕوویدا و کاریگەری لەسەر پێکهاتەی هەڕەمەکە هەبووە و بووە هۆی کەوتنی بەشێک لە گروپی پرسەکانی و کۆنترین هەڕەمی مێژوو بوو. شوێنی پرسەی شاری سەقارە بەشێکە لە پرسەکانی شاری منفیس و شوێنێکی میراتی جیهانیە لە ساڵی 1979. ڕێو ڕسمی پرسە میسرێک کۆنەکان جیاکراونەتەوە لە گەلانی دیکەی جیهانی بەهۆی ئاگاداری مردووەکانیان. ئەم خەمخۆری و گرنگی دانش لەسەر بنەمای باوەڕیان بوو بە بوونی ژیانێکی ئەبەدی تر کە دەبێت بەباشی ئامادەکاری بۆ بکرێت دوای مردنی هەر کەسێک. خێزان و خزم و کەسوکاری دایان گواستەوە بۆ لای بەسمەچیەکان بۆ ئەوەی بە خێرای تەرمەکە بپارێزن و بەسمە بکەن، بۆ دڵنیابوون لەوەی کە ڕۆح دەتوانێت جارێکی تر بگەڕێتەوە بۆ جەستەی خۆی. مۆمیاکردن بەپێی یەکێک لە سێ شێوازەکە ئەنجام دەدرا. پرۆسەی شۆردن و پاکردنەوەی جەستەی مردوو پێش ناشتنی هەنگاوێکە کە گرنگیەکی زۆری هەیە، ئەویش بە مەبەستی ئامادەکاری بۆ گەشتی ئەبەدیەت و مانەوە لە دنیایەکی تر بە یاوەری خواوەندەکان. بۆیە گرنگی بە ئامادەکردنی گۆڕستانەکە و دابینکردنی کەلوپەلی پرسا دەدەن و هەموو ئەو شتانەی تر کە مردووەکە لەم گەشتەدا پێویستی پێیەتی. لەگەڵ گرنگترین کاروبارەکان کە میسرێک کۆنەکان ئاگاداری بوون لە حاڵەتی پاشاکان یان دەوڵەتمەدارە باڵاکان و دەربارەی شاهانە و قەشە باڵاکانی دەوڵەت تەرمی پاشایان دەشۆرن و بەسمەیان دەکرد، پاشان بە تەعویز و کفنی گونجاو دەیان پێچنەوە. هەر یەکیان هێما یان مانایەکی دیاریکراویان هەبوو. هەمان شت بۆ دەوڵەتمەدار و تاکەکانی باڵاش ڕاستە کە هەر یەکیان لە دەوروبەری توانا و دەسەڵاتەکانیاندان لە چوارچێوەی باوەڕی میسرێک کۆنەکان بە ژیانی هەتاهەتایی و هەروەها هەوڵی گرتنەبەری هەموو ئامرازە پێویستیەکانیشیان دەدا بۆ ئەوەی جەستەکەی بە سەلامەتی و دەستێنەدان بمێنێتەوە. و لە سەردەمی پێشمێژووە میسرێکە زۆر حەز دەکا مردوەکانی لە دۆخێکی چەقۆکێشدا بنێژێت کە هەمان دۆخی کۆرپەلەیە لە سکی دایکیدا. پێی وایە کە وەک چۆن ژیانی خۆی وەک کۆرپەلە دەست پێ کردووە دەبوو لە هەمان دۆخدا بنێژرێت بۆ ئەوەی لە جیهانی تردا زیندوو ببێتەوە. مۆمیای زێڕین، دۆڵی مۆمیا زێڕینەکان کە لە سەردەمی ڕۆمان و یۆنانیەکانەوە دەکەوێتە ناوچەی وەحشی بەهاریە لە بیابانی ڕۆژئاوای میسر و نزیکی 420 کیلۆمەتر لە قاهیرەوە دوورە. گۆڕستانی دۆڵی ئەو مۆمیانە ژیانێکی زیادەی بۆ مێژووی مرۆڤە کۆنەکان خوارد بۆ ئەوەی چاوەکان بە جوانیەک کە بە هەڵگرتنی زێڕینی سەرسوڕهێنە ڕازاوەتەوە سەرسان بکە. گۆڕستانەکە لە 11/12/2021 زاینی بە فەرمی کرایەوە و لە کۆتاییەکانی نەوەدەکانی سەدەی ڕابردوودا لەلایەن لێکۆڵێرێکی میسریەوە بە سەرۆکایەتی میسر ناسە بەناوبانگەکەی زاهی حەواس ناونراوە مۆمیای زێڕین، چونکە کەلوپەلی بە نرخی زۆر تێدا بوو کە دووەم گەورەترین دۆزینەوە بوو لە میسردا دوای ئەوەی زانای ئینگلیز بە ناوی هەیوارد کارتەر پێی گەیشتە سەرەتای سەدەی ڕابردوودا، ئەویش بە دۆزینەوەی گۆڕی بەناوبانگترین فیرعەون توت عەنخامون
و گەنجینە ئاڵتونێ بێوێنەکانی لە مانگی نۆڤەمبەری ساڵی 1992. پەیکەری نیوەی نەفرتیتی. پەیکەری نەفرتیتی یەکێکە لە بەرهەمە هونەریە بەناوبانگەکانی میسر، ئاماژەیە بۆ جوانی هونەری کۆن لە میسردا. ئەم پەیکەرە لە بەردی لیمۆ دروست کراوە، تەنها سەر و ملی دەردەخا. ئەم پەیکەرە لە ساڵی 1340 پێش زاین لەلایەن پەیکەرتاش تودمۆزەوە نەخشێنراوە و لەلایەن کۆمەڵی ئەڵمانی ڕۆژهەڵاتەوە بە سەرۆکایەتی شوێنەوارناسی ئەڵمانی لودڤیگت بۆرچارد دۆزراوەتەوە و لەلایەن جەیمس سیمۆن پێداچوونەوەی بۆ کراوە. ئەمەش لە کاتی کردارەکانی گواستنەوە لە ناوچەی تەل ئامارنای میسری لە ساڵی 1912 زاینی. ئەوەی پێویستە ئاماژی پێ بدرێت ئەوەیە کە دەستی خستۆتە سەر خاوەندارێتی پەیکەری نەفرتیتی لە کاتی دابشکردنی شوێنەوارە دۆزراوەکاندا. وارچەندە هیچ نووسراوێک نییە کە جەستەی بناسێتەوە، بەڵام لە ڕێگەی ئەو تاجە جیاوازەوە دەستنیشان کراوە کە نەفرتیتی لە پەیکەرەکانی دیکەی لەسەری دەکا. بۆ یەکەم جار لە ساڵی 1924 لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا لە مۆزەخانەی نیوز پەردە لەسەر جەستەی لادرا. هەروەها پێویستە ئاماژە بەوە بکرێ کە پەیکەرەکە تا ئەمڕۆژ لە پایتەختی ئەڵمانیادایە. پەیکەرەکانی ئۆژبەتای فیرعەون، ئەو پەیکەرانی کە شێوی مۆمیایەک وەردەگرن، دەستەکانیان لە سەر سنگیان بڕیوە، کەرەستەی جۆرا و جۆریان بەدەستەوەیە کە ئەرکی خۆیان لە جیهانەکەی تردا دەردەبڕن. کۆنترینیان کە تا ئێستا دۆزراوەتەوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی شانشینی ناوەڕاست، دواتر لە سەردەمی شانشینی نوێ و دوای ئەویش بۆتە جێگای بایەخ. ناونانی ئەم پەیکەرانە بە ناوی ئۆژبەتای لە کردداری هیرۆگلفی و شەبەوە وەرگیراوە کە بەواتای وڵامدانەوەیە و هەر بۆیە پێیان دەڵێن پەیکەری وڵام دەرەوە. ئەم پەیکەرانە لە سەردەمی شانشینی نوێوە بەش و ئاپتی یان ئۆژبەتای ناسراون و لە چەندین کەرەستەی وەک گڵی سوتا و دار و فاینس و زێڕ و زی و کەرەستەی دیکە دروستکراون و لە کۆکردنەوەی پاشا توتعنخامونەوەیە. ئەم پەیکەرە بە جێبەجێکردنی خواستی ئاغاکەی و وەڵامدانەوەی داواکاریەکانی و جێبەجێکردنی ئەو ئەرکانەی کە لە دنیای دیکەدا پێی سپێردرابوو ئامادەکرابوو، واتە ئامانجی دانانی ئەم پەیکەرانە لە گۆڕستاندا جێگرتنەوەی مردووەکە بوو لە کاردا کە دەبێ ئەو لە جیهانی تردا ئەنجامی بدا کە خۆی لە کێڵگەکانی ئێڕ و یان باخەکانی بەختەوەریدا نمایش دەکا. بۆ پێی هەموو خەڵک کشت و کاڵیان دەناسی، ئەم پەیکەرە بە ناوی مردووەوە کاری کشت و کاڵیان ئەنجام دەدا، وەک هەڵکەندنی کەناڵ، کێڵانی زەوی کشت و کاڵی یان گواستنەوەی خۆڵ لە کەنارێکەوە بۆ کەنارێکی دیکە. پەیکەرەکان کە لوتیان شکاوە. زۆر جار لوتی پەیکەرەکان جگە لە بارودۆخەکەیان دەشکێت کە ڕەنگە بەهۆی تێپەڕبوونی هەزاران ساڵەوە کۆن بوو بێت، بەڵام تیمێکی میسرناسان نهێنی و مانەوەی بنەڕەتی پشت ئەم زیانانەیان دۆزیەوە کە بە گوتەی ئێدوارد بێلبەرگ، کۆراتۆری هونەری میسری لە مۆزەخانی برۆکلن، نەخشێکی بربڵاوی لە ناوبردننی بە ئەنقەز هەیە کە بەهۆی کۆمەڵێک هۆکاری ئالۆزەوە دەزۆڵێتەوە. میسرێ کۆنەکان دەسەڵاتە گرنگەکانیان بۆ وێنەی فیگەری مرۆڤ گەڕاندەوە. قەنەعەتیان هەبوو کە ڕۆحی کەسێکی مردوو دەتوانێت پەیکەری ئەو کەسە تایبەتە نیشتەجێ بکات. بەم پێیە ئامانجی هەڵمەتەکانی تێکدانی دەسەڵاتی وێنەکە بووە و پەیکەر و نووسراوەکان لەلایەن ئەوانەوە وەک خاڵی کۆبوونەوەی سەر و سروشتی ئەم جیهانە هەژمار دەکران. بۆیە ژمارێک لە خولەفاکانی فیرعەونەکان هەڵسان بە تێکدانی ئەم بەشی پەیکەرەکان. ئەمەش بە پێی ئێدوارد بێلبەرگ ڕوونیشی کردەوە کە ئەو بەشی جستیان تووشی تێکدان بووە کە توانێت ئەنجامی کارەکانی نەماوە. ئاماژەشی بەوەش کرد ڕۆحی پەیکەرێک بەبێ توانای هەناسەدان دادەنرێت بە بێلوت، بۆیە تێکدەرەکە بە شێوەیەکی کاریگەر دەیکوژێت. شمشاڵەکانی توتعنخامون. مڵک و ماڵی پاشەی زێڕین توتعنخامون وازە سەرسامکردنی هەموو کەسێک ناهێنێت کە دەیبینێت. بەو پێی هەموو کەرتێکی ناو گۆڕەکە زۆر سرنجڕاکێشە. ئەم گۆڕە لە ساڵی 1822 لەلایەن میسرناسێکی بەناوبانگ هاوارد کارتەرەوە دۆزرایەوە و جیهان لە ساڵی 1923 دا بینیوێتی. دەوترێت 10 ساڵیان بەسەر بردووە بۆ گواستنەوەی گەنجینەکانی بۆ مۆزەخانەکەی میسر. کۆڵکێشنەکانی پاشەی بەناوبانگی میسر توتعنخامون گەشتێکیان بە هەندێک لە وڵاتە گەورەکانی جیهان کرد، لەوانە شارەکانی پاریس و لەندەن. کۆڵێکشنەکان زۆر سرنجڕاکێش بوون بۆ سەردانکران وەوایان لێ کرد زۆر بوەستن. لە دیارترین ئەو هەڵگرتنانە شمشاڵە کە پەیوەستە بە هەندێک ئەفسانە، لەوانەش کە کێ هۆکاری ئاگردانی جەنگی جیهانی دووەم بووە. کۆمپانیای پەخشی بەڕیتانی توانی لە ساڵی 1939 دا بە لێدانی ئەم شمشاڵە دەسەڵاتدارەکانی میسر ڕازی بکە بۆ بەشداریکردن لە پەخشەکەدا و 5 خولەک پێش ژەنینی کارەباکە بڕدرا. گڵۆپەکان لە هەموو ئەو ئامێرانە کوژایەوە کە یاوەری هەموو ئەو تاکانە بوون کە ئامادەبوون بۆ تۆمارکردنی ئەم ڕووداوە گرینگە. پاشان لێدانەکە سەرکەوتوو بوو.
دوای ئەوە شمشاڵەکە بۆ ماوەیەک بەردەوام بوو لە لێدان 5 خولەک لە سەریەک. لەلایەن میوزیکژنی ئینگلیزی جەیمس تابورن کە ئەندامی ئۆرکێسترای شاهانەی ئینگلیزی بوو لێدرا، بەڵام لە کاتی لێدانیدا سەرەتای نەفرەتەکە لەگەڵ ئەم ڕووداوەدا دووبارە هاتەوە و شمشاڵەکە شکا، بەڵام دواتر چاکرایەوە. پرۆسەی تۆمارکردنی دەنگیش سەرکەوتوو بوو، بەڵام چەند مانگێک دوای ئەم ڕووداوە جەنگی جیهانی دووەم هەڵگیرسا. ئەمەش هەموو شتێکمان بوو بۆ ئەمڕۆ. هیوادارم ڤیدۆکەمان جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێت و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.